بە قسەکنی زیاتر لە بارەی جەنگی رووسیا و ئۆکرانیا وەکشانەوەی رووسیا لە خێرسۆن لەگەڵ بەڕێز شکریە برادۆستی لەگەڵی یاسایشی نێودەوڵەتی لە زانکۆی ڤێرجینیا گفتوگۆ دەکەم کە لە واشنتنەوە لەگەڵماندا. بەڕێز شکریەم کاتتان باش. کشانەوەی رووسیا لە خێرسۆن دوو بۆچوونی جیاوازی لەسەرە. شرۆفەکارانی رووسی دەڵێن بۆ نیازپاچی کرملنە بۆ گفتوگۆ لەگەڵ ئۆکرانیا، ڕۆژاواش دەڵێن شکستی رووسیا لە جەنگە. کام لەم دوو بۆچوونەیە؟ من شرۆوەی لانێ رووسیەکەم ڕاستی بەجددی وەرناگرم، چونکە بە پێی ئەو یاسایی کە خودی بنەگم دووبارە دەبیتەوە کە هەوڕان هەڵ بدەن ئەو کێشەی تەکنیکیە چارەسەر بکەن. بەڵێ ئەوەی ئەو یاسایی کە بەڵێگەر بتوانین بەردەوام بیتاوان کێشەکە چارەسەرەکەن. ئەو یاسایی کە خودی پوتین دایناوە کە هەر کەسێک لە ناو رووسیا دژ بە و شەڕە قسایکی بکات کە دژی بەژەوەندی ئەو بریارەی پوتین بیا و شەڕێکی پوتین دەستی کردێ بیکات ئەوە بە پێی یاسای رووسیا ئێستا بووتە یاسا حکمی زیاتر لە 10 ساڵی زیندانی لەسەرە. کەواتە ئێمە زۆر بلا ئەوە نەبن پێوەست نەبن بە قسەکانی کە لە ناو رووسیا دەکرێت، بەڵام ئەوەی کە لە واقعدا لەو شەڕە هەیە شتێک دیکەمان پێڵێت کە بەڕاستی رووسیا ئێستاش کەسێکی گەورەی خواردووە بۆ چونکە ئەو هێزەی کە ئێمە هەمووجار لە خوێندنەکانی ئاسایشتە باسیەوە دەکەین، باسیەوەمان دەکەین کە رووسیا دوم هێزی گەورەی جیهانە. ئێستا بۆ جیهان ئیسبات بووە کە بە تەنیا لەسەر نووسین و لەسەر وەرەقە و لە ناو کتێبەکاندا بوو کە ئەو هێزی دومی جیهان بوو و رووسیا کە ئەو هێزە بوو ئێستا بووتە هۆی ئەو شکستی کە لە ئوکرانیا خوارد، بووتە هۆی ئەوەی کە رووسیا پەنا بۆ کوریای باکوور بۆ ئێران ببات، بۆ حتا بۆ بەدەستهێنانی موشک و چەک لەو شەڕەدا. ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین لەبیر نەکەین خەرسۆن یەکێک لەو چوار ناوچەیە بوو کە 6 هەفتە لەمەوبەر پوتین وتی بووتە بەشێک لە رووسیا بۆ هەموو کات، ینی forever، ینی بۆ هەتا بووتە بەشێک رووسیا. ئێستا دوای 6 هەفتە کە هێزی رووسیا لەو ناوچە دەکشێتەوە، شتێکی زۆر جێگای سەرنجش ئەوەیە کە هەر کاتێک پوتین بێوێت هێزی خۆی پێشان بدە، سەرکەوتنی خۆی پێشاندا، خۆی بریارەکان لە میدیاکاندا بەڵاو دەکە، بەڵام هەر کاتە شکستێکی بەو شێوازە خۆت فەرماندارە سەربازیەکان دێنە پێش کامێراکان و وڵای ئەمە دەکشێنەوە چونکە دەمانەوێت نیەت تاکی پێشان بدەن. بەڵام لەبیر نەکەین ئەوە گەورەترین شکستی سەربازیە لەو شەڕەدا بوو پوتین، چونکە خەرسۆن یەکێک لەو ناوچانە بوو کە زۆر بە ئاسانی لە خلالی دوو ڕۆژ بێ ئەوەی شەڕێک ڕووبدات بەدەستی هێزەکانی رووسیا کەوتووە. ئەو خەرسۆن لە دوای خارکیف کرد، خارکیفیش یەکێک لە دەستکەوتەکانی دیکەی هێزی ئوکراین بوو کە توانیان ینی ناوچەیەکی زۆر گەورە لە ئەو ناوچانە کە ژێر هێزی کنترۆلی هێزەکانی رووسیا و بەدەست بێنێ. یعنی تا ئێستا ئەوەی کە ئێمە دەبینین سەرکەوتنێکی زۆر باشە بۆ ئوکراین و ئەو ینی شکستەیە کە پوتین بە دواییدا بوو کە بزان. بەڵێ بەڕێز شکریە. لە سەرەتای کشانەوەی رووسیا لە خێرسۆن ڤڵادیمیر پوتین داوای لە هاوڵاتیانی خێرسۆن کرد کە ناوچەکانیان چۆڵ بکەن و ئەمڕۆژ رووسیا ڕایگەیاند کە لە کاتژمێر 5 ڕۆژی ئازدەی مانگەوە تەواوی سەربازانەوە خەڵکی کە ویستیانە لەوێ کشاندویانەتەوە. هەندێک وڵاتان باسییان لەوە کرد ڕەنگە رووسیا بەنیازی بەکارهێنانی چەکی قەدەغە کراو بێت. پێتان وایە وەها بڕیارێک بدەن؟ ئەوەی کە بڕاستی چاوەڕێ دەکرێت ئێستا باس لەوە دەکەن ئەوەیە کە لەوانە هەندێک هێزی رووسی لە ناو خەرسۆندا مابن بۆەوەی کە شەڕەکە بگەیتە شارێکی گەریلایی، ینی شارێکی پۆلان بە پۆلان دروست بیتە، یان هەندێک مین لەوێ داڕێژرا بێت بۆەوەی کە هێزی ئۆکرانی تووشی کێشە بکە. بەڵام تا ئێستاەوەی کە بێوێت چەکی ئەتۆمی بەکاربێنین ئەوە زۆر زەحمەتە، چونکە زانین داخلبوون لە ناو شەڕی ئەتۆمی ئەوە ئاخرین چەک یان ئاخرین کارتێکە لە دەستی پوتیندا بتوانانی لەو شەڕەدا بەکاربێنێت. تا ئێستا زۆر جار باسی ئەوەی کردووە کە ئەگەر ئەوروپا و ئەمریکا بەردەوامی لە پشتگیری خۆی بۆ ئوکراین دەوانە پوتین پەنا بەت بەو چەکە، بەڵام بەو شێوازەی کە ئێمە دەبینین زەحمەتە کە دەست بوو بەو چەکە بە، چونکە ئەوە ینی دەستپێکردنی شەڕی کە خودی رووسیا لە ناو دەبێت. و لەبیر نەکەین ئێستا ئەو شەڕی کە لە ئوکراین هەیە شەڕێکی ناڕاستەخۆی دەنێوان رووسیا لەگەڵ نەیتۆ، لەگەڵ ناتۆ، ئەمریکا و ئەوروپا، چونکە دەزانین ئەگەر پشتگیری ئەمریکا لەگەڵ ئوکراین بە ئەو ناردنی ئەو یارمەتیە سەربازیانەی ئەمریکا ئوکراینە بوو کە ئێستا زیاتر لە 80 بلیۆن دلار بۆ یارمەتی ئوکراین نێردراوە. هەر درۆژ لەمەوە بە دووبارە ئەمریکا وتووە 400 ملیۆنی دیکە دەنێرن بۆ یارمەتی سەربازی. ئەمە یارمەتی مرۆڤیان هە یارمەتی سەربازیمانە، بۆ یارمەتی سەربازی دەنێریت. یعنی ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتگیری ئوکراین لەو شەڕەدا خەریکە نزیکی زمستانیش دەبێت. زمستانیش لە شەڕدا گرینگە کە وەرزەکان
چون ئێمە بەراورد دەکەین لە بردننی لە ناو مەدانی شاردا چونکە ئوکراین هەموو هەوڵێکی دەدات کە بتوانیت لەو فترەیەدا زیاترین ئەو زەوینەی کە هەیە لە ژێر دەستی رووسیا ڕزگار بکات و ئەمریکا پشگیری دەکات حاڵێکی زۆر گرنگ کە دەمێت ئاماژەی پێ بدەم لە قسەی خودی بایدندا دوو ڕۆژ لەمەوبەر پرسیاریان لێ کرد کە وتیان ئایا ئەو شەڕە بەم نزیکانە کۆتایی پێدەدیانە وەڵامی بایدن زۆر گرنگە ئێمە شرەوەی بکەین بایدن وتی حتا رووسیا لە ئوکراین نەیتەدارە بتەواتی ئەم شەڕە کۆتایی پێ نایێت کاتە هەر ئەو بەرنامەی کە زلنسکیش باس دەکات ئەڵێت حتا ئەمە جەزیرەی کریمەش کە رووسیا لە 2004 گوت بێت ئەوەش ڕزگار نەکەین ناتوانێت بەڵێن ئەو شەڕە کۆتایی پێ هاتووە. بەڵێ بەڕێز شکوری ئێستا فشارێکی زۆر لەسەر رووسیا هەیە بەوەی کە ماوەی هەناردەکردنی دانێوەڵە درێژ بکاتەوە رووسیاش لە بەرامبەردا فشاری خۆی بەکاردێنێت دەڵێ دەبێ بانکەکانم ببەسترێتەوە بە سیستمی سویفتەوە کە لە ماوەی ڕابردوودا وەک فشارێک لەسەری لەو سیستمە دەریان کرد پێتان وایە وڵاتانی ڕۆژاوا ئامادە بن لە پێناو درێژکردنەوەی وادەی هەناردەکردنی دانێوەڵە سیستمی بانکی رووسیا ببەستنەوە بە سویفتەوە لەسەر بابەتی دانوێڵە یان غەلاتەی کە لە رووسیا ڕێکەوتنی لەگەل تورکیایی کردو لەگەل UN کە ڕێکەوتنێکی بوو کە UN زۆر پێ شانازی پێ دەکەی کە ڕێکەوتنێکی وای کردووە لە خلال ئەو شەڕەدا ئەو گلەیەی کە پوتین دەکرد ئەوە بوو کە زیاتر لە 40% ئەو دانوێڵە یان ئەو غەلاتە بۆ وڵاتانی ئەوروپی دەچی لە حالەتێکدا ئەو ڕێکەوتنە بۆ ئەوەی بوو کە وڵاتانی ئەفریقی بە تایبەتە وڵاتانەی کە رووسیا خەریکە هێزی خۆی لەوێ زیاتر دەکات و یارمەتی بدات کە ئەو قەیرانی خواردن یا قەیرانێکی برسیبوون کە جیهان دەگرێتەوە بەهۆی ئەوەی کە زیاتر غەلاتیان دانوێڵە لە ئوکرانیا و ڕەوانەی جیهان دەکات رووسیا دەوێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتی ئەفریقیەکان هەر بەردەوام بکات و ئەوروپا و ئەمریکا وەکو ئەوەی کە مسببی ئەم فەقر و برسیبوونە لە ئەفریقا نیشان بدات ئەمە بەسم چییە لەو ئاماژە ئەوەیە کە بێژم ئەگەر وڵاتانی ئەوروپا ئەو بەڵێن دوورپێچە ئابوووریانە ئایان بڕین قەتکردنی سیستمی بۆ رووسیا ئەو سیاسەتیان پێشاوگرتووە ئەوە بە هیچ شێوازێک ناتوانن بگەڕێنەوە بۆ پێش ئەم بریارە چونکە ئێستا لە شاردانە هەر بریارێک شێوازە یعنی ئەوەیە کە نۆرمەڵایز دانوێت پەیوەندیەکی نۆرماڵیان لەگەڵ رووسیا هەبیت و قبولکردنی ئەو سیاسەتی پوتینە یاسای نیوترۆپی پێشتر کردووە هێرش کردووە لەسەر حیک وڵاتێکی کە ئەو بریارانەی کە ئێستا هەیە بەرامبەر بە پوتین و رووسیا دژ بە رووسیا ئەو بریارانە بەردەوام پێزانی چارەنووسی ئەو شەڕە بۆ کوێ دەچێت. بەڵێ بەڕێز شکوری ئابرادۆستی لە کۆڵەری ئاسایشی نێودەوڵەتی لە زانکۆی ڤێرجینیا لە واشنگتنەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری شرۆفەکانتان.